دەنگێ گەل دەنگێ کوردستانی کاتتان باش بیسەرانی هێژار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا چەنگێز یۆرەکلی ڕێزان سارجا ڕازیە ئۆستورک و فایق ئۆزگۆر ئۆرۆل و سۆزان ئەکیپا و هەروەها مەزلوم دینچ بە مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان سەردانی داواکاری گشتی کۆماری لا بورسە و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵیان کرد. هەر لە داواکاریەکەیاندا پارێزەران بۆ دیدار لەگەڵ مۆکیلەکانی دیکەیان لە ئیمراڵی هەریەکە لە عومەر خێری کۆنار حەمڵی یەڵدێرم و وەیسی ئاکتاشیش هەمان داواکاریان بەرز کردەوە. پەروین بولدان لە شاندی ئیمراڵی دەم پارتی ڕایگەیاند کە دەتوانرێت هەوڵەکانی ئێستا وەک گەڕانێک بە دوای چارەسەریدا پێناسە بکرێت و ئاماژەی بەوەش کرد کە پێویستە هەموو کەسێک باوەڕی لەم هەوڵانەدا نزیک ببنەوە. پەروین بولدان لە شاندی ئیمراڵی دەم پارتی کە لە 28 کانونی دووەمی ساڵی 2024 سەردانی ئیمراڵی کردووە و لە 2 کانونی دووەمی 2025 بەدواوە سەردانی پارتە سیاسیەکانی پەرلەمانی تورکیای کردووە و هەروەها فیگەن یەکسەکداخ و سەلاحەدین دیمیرتاشیشی بینیوە لەگەڵ ژن تیڤی بەرنامەیەکی ساز کرد. پەروین بولدان لە بەرنامەی ڕۆژی حوتەمدا سەبارەت بە پرسیاری مرۆڤ دەتوانێت چناوێک لا پرۆسەکە بنێت دەڵێت بەڕای من هێشتا زۆر زووە کا کۆبوونەوەکانی ئێستا با پرۆسەیە کە لە ئارادایە ناوی لێ بنین بەڵام دەتوانین وەک گەڕانێک بە دوای چارەسەریدا پێناسێ بکەین. بولدان وتیشی ڕۆژی هەینی بە لێدوانێکی گشتی ئەنجامەکانی کۆبوونەوەکان ڕادەگەێنین و دواتر بۆ ئەوەی بچینەوە بۆ ئیمراڵی و کۆبوونەوەی دووەم ئەنجام بدەین داواکاری پێشکەش دەکەین. هەروەها لا وەڵامی پرسیاری بۆچی هەمووان دەبێت باوریایی و ئەرێنیەوە لا پرسەکە نزیک ببنەوە پەروین بولدان دەڵێت هیچ کام لا ئێمە نازانین لا کۆبوونەی دووەم و سێمدا چی ڕوو دەدات و هەمومان بە دوادا چوون دەکەین و دەبینین کە چی دەبێت. بولدان لا درێژی قسەکانی دەڵێت بەڕێز ئۆجەلان لا دووهەمین دیداریدا سەبارەت باژنان و گەنجان قسە دەکات. پەیامێکی گرنگی بۆ هەمووان دەبێت بۆیە من لە دیداری یەکەمدا سڵاوی بزوتنەوەی ژنان و گەنجانم پێگەیاند و هەروەها بەڕێزیان وتی لا کۆبوونەوەی دووەمدا وەڵامی سڵاوەکان دەنێرمەوە. پرۆفسۆر فرانکۆ کاڤالی پارێزەری مافی مرۆڤ و سیاسەتمەداری سوئیسی سەبارەت بە بابەتە پەیوەندیدارەکان با پرۆسەی چارەسەری پرسی کورد بۆ ئاژانسی ئانەفە قسەی کرد و ڕایگەاند دەستپێکردنەوەی گفتوگۆکان سەبارەت با پرسی چارەسەری سیاسی کورد گرنگە و ئاماژەی بۆش کرد هەڵویستەکانی دەوڵەتی تورک هەتا ئێستا لا چارەسەری بەدوورە. کاوالی دەڵێت ئازادی بەڕێز ئۆجەلان بۆ چارەسەری پرسی کورد گرنگیەکی تایبەتی هەیە و دەتوانن ئەمڕۆڵا لەگەڵ ڕۆڵی نێلسۆن ماندێلا بەراورد بکەن و ئاماژە بۆش دەکات سەبارەت با چارەسەری سیاسی پرسی مافەکانی گەلی کورد مەرجی سەرەکی ئازادکردنی بەڕێز ئۆجەلانە. هەروەها سەبارەت بە دۆخی ئێستا و پرسی ئاشتی لا تورکیا دەڵێت بەڕای من ئەو ڕووداوانەی ڕوودەدەن شانۆیەکی دەوڵەتی تورکیا کە دەیەوێت پشتیوانیە جیهانیەکان لا ڕۆژاوا و تێکۆشانی گەلی کورد و دیموکراسی لا ڕۆژاوا لاواز بکات. هەروەها کاڤالی داواکاریەکانی دەوڵەتی تورکی سەبارەت بە چەکدانانی پەکەکەی هەڵسەنگاند و ئاماژەی بەوە کرد کە نمونە جیهانیەکان زۆرن و کە چەکدانێن. پرۆفسۆر کاڤالی باس لەوە دەکات کە داوای چەکدانین لە پەکەکە بەبێ مەسوگەرکردنی پرۆسەکە هیچ مانایەکی نابێت و دەڵێت ئەگەر چەکدانراو لایەنی بەرامبەر بەڵێنی خۆی نەبردەسەر ئەوە بەجارێک هەموو شتێک لە ناو دەچێت. هەروەها کاڤالی سەبارەت بە ئازادی ڕێبەر ئۆجەلان دەڵێت دانانی چەک تەنها بە شێوەیەکی چارەسەری دیموکراتیکی ڕاستەقینە دەکرێت جێبەجێ بکرێت و دەشڵێت کاتێک مرۆڤ نمونەی ماندێلا لە بەرچاو دەگرێت دۆخی چەکدانین لە دوای ئازادی بەڕێز ئۆجەلان دوای گفتوگۆی جدی لەسەر پرسی چارەسەری دەکرێت لەسەری باس بکرێت. بەڵام ڕاگررتنی بەڕێز ئۆجەلان لە بارودۆخێکی نامرۆڤانەی زینداندا و پاشان نمایشتێکی نادیار و وتنەوەی
ئەوەی کە ئێمە چارەسەری جێبەجێ دەکەین نابێت، بەڵام دەبێت چەکان دواتر ئێمە پرسەکە ئەوەی کە دەوڵەتی تورکیا دەڵێت چەکەکانتان دابنن، دواتر ئێمە پرسەکە یەک لای دەکەینەوە بە بۆچوونی من هیچ کەسێک ناتوانێت بە جددی وەری بگرێت و نابێت هیچ کەس بکەوێتە ئەم تەڵەیەوە. کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردستانیانی ئەوروپا کە جێدەکە لا دژی هێرشەکانی ئەم دوایەی دەوڵەتی تورک ڕایگەیاند. دەوڵەتی تورک و چەتەکانی ئەو مەدەنیانەیان کردوتە ئاماج کە دەیانویست بەشداری لە ئەشکگیری لە بەنداوی تەرشیم بکەن و لە هێرشەکاندا 3 مەدەنی شەهید بوون و بەدەیان کەسیش بریندار بوون. ئەو گەلانەی ڕۆژانە لا دژی داگیرکەرەکان خاکەکەیان دەپارێزن لەلایەن سوپای تورک و چەتەکانیەوە دەکرێنە ئاماج. هەروەها کە جێدەکە ئەوروپا ڕاشیگەیاند سوپای داگیرکەری تورک با ڕێگری لە سەفەربەری گەل بۆ بەشداری لە چالاکی ئشکگیری هەوڵ دەدات پلانەکانی خۆی بۆ داگیرکردنی ڕۆژاوا جێبەجێ بکات و بۆ ئەوەش پەنا بۆ هەموو ڕێبازێکی دڕندانە دەبات. هەروەها کە جێدەکە ئاماژەی بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لە بەنداوی تەرشین و گەڕەکی زۆراوە لە دیمەشق دەکات و لا کۆتاییش دەڵێت داوا لە گەلەکەمان دەکەین با دروشمی ڕۆژاوا بپارێزە لە هەموو شوێنێک هێرشە قڕکاریەکان شەرمەزار بکەن. یەکینەکانی شەید هارونی سەرباهێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا دیمەنی بە ئامانجگرتنی 3 ئۆتۆمۆبیلی چەتەکانی سەربا دەوڵەتی تورکیان لا بەشی ڕۆژهەڵاتی منبەج بڵاو کردەوە. یەکینەکانی شەید هارونی سەرباهێزەکانی سووریای دیموکراتیک لە چالاکیەکەدا 3 ئۆتۆمۆبیلی چەتەکانی دەوڵەتی تورکیان بە ئامانجگرت و دیمەنەکەیان بڵاو کراوەتەوە. پێی زانیاریەکانی رادیۆ فەردا لە نێوان مانگی ئاداری ساڵی 2011 تا ئابی 2024 157624 کەس لە سووریا دەستگیر کراون و بێسەر و شوێن بوون، دەشڵێن 10221 کەس لەوانە ژنن. رادیۆ فەردا دوایین ئاماری لەبارەی پێشکەشکاریەکانی ڕژەمی بەشار ئەسەد لە سووریا بڵاو کردووەتەوە و دەڵێت 5274 کەسیان منداڵن و 10221 کەسیش لەوانە ژنن. دەشڵێن لە ڕووی جوگرافیەوە شارەکانی دیمەشق و حەلەب و دەیرەزور زۆرترین حاڵەتی بێسەر و شوێنکردنی زۆرە ملی بەخۆیەوە بینیوە. هەروەها باس لەوەش کراوە زیاتر لە 6 ملیۆن و 500 کەس باهۆی توندوتیژی خۆ پیشاندەران و شەڕی ناوخۆی سووریا ئاوارە بوون. دادگای گەل کە لە 5 و 6 شوبات لە بروکسل بەڕێوە دەچێت تیایدا تاوانەکانی جەنگ و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی دەوڵەتی تورک لە هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دادگایی دەکرێت لەسەر تاوانەکانی دەوڵەتی تورکە لە 5 و 6 شوبات لە بروکسلی پایتەختی بەلژیکا لە زانکۆی ئازادی بروکسل ULB دادگای گەلی ڕۆژاوا بەڕێوە دەچێت. ئەم دادگایە لەلایەن کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ئەنجومەنی دیموکراسی و مافی نێونەتەوەی و ئەو پارێزەرانی کە بە دوواداچوونیان بۆ تاوانەکانی دەوڵەتی تورک کردووە و هەروەها پارێزەرانی مافی ژنان و کۆنگرەی نەتەوەی کوردستان پشتیوانی لێ دەکرێت. لە بانکهێشتنامەی دادگاکەدا کە بۆ چالاکوانان و پارێزەرانی مافی مرۆڤ نێردراوە ئاماژە بەوە کراوە کە گەلی کورد، عەرەب، ئیزەدی و مەسیحی دانیشتوانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریان و بە پێی پێوانی دیموکراتیک لەسەر بنەمای پێکەوە ژیانی هەموو گەلان پێکەوە دەژین و لە نامەکەدا هەروە ئاماژە بەوە کراوە کە مۆدێلی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە تایبەت لە دوای ساڵی 2018 بۆ تا ئامانجی هێرشە سەربازیەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی و ئاماژە بەوەش کراوە کە بەهۆی ئەو هێرشانەوە دۆخی ئارامی و ئاسایشی ناوچەکە کەوتوەتە مەترسیەوە. هەروەها لە بانکهێشتنامەکەدا ئەو تاوانانەی دەوڵەتی تورک کە ئامادەکراوە و دادگا لێکۆڵینەوەیان لەسەر دەکات بەم جۆرەیە خراوەتە ڕوو گشتی بە ئەنقەستی خەڵکی مەدەنی و
بە ئامانجگرتنی ڕۆژنامەنووسان و سیاسەتمەداران و تێرۆرکردنیان، هەروەها بە ئامانجگرتنی ژێرخانی و خەڵکی مەدەنی کە گرێدراو بوونی ژیانی هاوڵاتیان هەبووە، وەک قوتابخانە، نەخۆشخانە، نەوت و سەرچاوەکانی ئاو، بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و ئەشکەنجەدان و کردەوەی نامرۆڤانە، ڕفاندن و خراپ مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیانی ناوچەکە و جیاکاری و گۆشەگیری سیستەماتیکی دژبا کوردان و ئاوارەکردنی زۆرەمری لە ئافرین و سەرەکانی و ناوچەکانی ترەوە و هەروەها چەوسانەوەی سیستەماتی کوشتن و دەستڕێژیکردنە سەر ژنان و بە ئامانجکردنی ژنانی پێشەنگ و داکۆکی کارانی مافی ژنان بە مەبەستی تێکدانی پێکهاتە کۆمەڵایەتیەکان و لە ناوبردننی شوێنە پیرۆزەکان و میراتی کولتوری و ئیزەدیەکان. شاهین علیپور هاوڵاتی خەڵکی شاری ڕەوانسەر لە ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراو بۆ شوێنێکی نادیار گواسترایەوە. هێزە ئەمنیەکان بەبێ بڕیاری دادوەر هێرشیان کردووە سەر ماڵی ئەم هاوڵاتی و دەست بەسەریان کردووە. لە هۆکارەکانی دەست بەسەری شوێنی مانەوە و تۆمەتەکانی دژی شاهین علیپور هیچ زانیاریەک لە بەردەستان نییە. کۆڵبەر نیوز بڵاوی کردوتەوە کۆڵبەرێکی کوردی خەڵکی مەریوان لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە ئەشکەنجە دراوە و دەشڵێن ئەو کۆڵبەرە کووردە بەهۆی سەختی برینەکەی ڕەوانەی نەخۆشخانە کراوە. ڕۆژی چوارشەمبەی ڕابردوو کۆڵبەرێکی کورد خەڵکی مەریوان لە بازگەی شوهەدا لە سەرای مەلەندوو لە سنووری پاوە لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە ئەشکەنجە دراو و بەهۆیەوە بە سەختی بریندار بووە. هەروەها دەشڵێن ئەو کۆڵبەرە لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە دەست بەسەر کراوە و بە چەکی جۆری باتۆم و شەقلێدان ئەشکەنجە دراوە. جێ ئاماژەیە بەپێی ئامارەکانی کۆڵبەر نیوز لە ساڵی ڕابردوودا 345 کۆڵبەری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کوژراون و بریندار بوون. دوای ئەوەی شەوی ڕابردوو ئاگربەستی نێوان ئیسرائیل و چەکدارانی حەماس ڕاگەیەندرا، بەڵام بەرەبەیانی ئەمڕۆ ئیسرائیل هێرشێکی نوێی بۆ سەر غەزە ئەنجامدا و بەهۆیەوە 12 هاوڵاتی کوژران و 20 دیکەش بریندار بوون. میدیا عەرەبیەکان سەبارەت بە هێرشی نوێی ئیسرائیل بۆ سەر غەزە ڕایانگەیاندووە ماوەیەکی کەم پاش ڕاگەیاندنی ئاگربەستی غەزە. بەرەبەیانی ئەمڕۆ فڕۆکەکانی ئیسرائیل بردومانی یەکەیەکی نیشتەجێبوون و چەند خانوویەکان لا گەڕەکی شێخ ڕەزوان لە غەزە کرد و بەهۆیەوە 12 هاوڵاتی کوژران و 20 دیکەش بریندار بوون. هەروەها شەوی ڕابردوو ئیسرائیل لا ڕێگەی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانەوە گروپێکی دەستەی تەحریرە شامی لا شارۆچکەی غەدیر بوستانی پارێزگای قونەیترە لە باشووری سووریا بە ئامانج گرت و بەهۆیەوە 2 چەکدار و هاوڵاتیەک کوژران. زانراوە هێرشەکە ئیسرائیل لە کاتێکدا ڕوویداوە کە گروپە چەکدارەکان خەریکی کۆکردنەوەی چەک بوون کە لەلایەن هاوڵاتیانی مەدەنیەوە هەڵگیراون. ڕامی عەبدوڕەحمان بەڕێوەبەری ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ دەڵێت ئەمە یەکەم هێرشی ئیسرائیلە کە کارمەندانی ئەمنی دەسەڵاتە نوێیەکەی سووریا بکاتە ئامانج. بۆ پشتیوانی لە تەحریرە شام و ڕوخانی حکوومەتی ئەسەد ئیسرائیل سەدان هێرشی ئاسمانی بۆ سەردامەزراوە سەربازیەکانی سووریا ئەنجامدا و دواتر گروپە چەکدارەکان با سەرۆکایەتی دەستەی تەحریرە شام لە 8 کانونی یەکەمی ساڵی ڕابردوو حکوومەتی بەشار ئەسەدیان ڕوخاند. کەشتی هەواڵەکانمان پێشکەش کردن.